وێڕایی بەردەوامی ئاگربەست لە نێوان ئەمریکا و ئێران، بەڵام هێرش و هەڕەشەکان ئێران بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوامن. لەم دوایانەش پەرلەمانتارێکی ئێرانی بە ناوی عەلی خزریان لێدوانی بۆ کەناڵێکی تەلەڤیزیۆنی وڵاتەکەیاندا بوو، تێیدا هەرێمی کوردستانی بە پێگەی دوژمن ناودێر کرد. ئەم لێدوانە نیگەرانی بە دوای خۆی داهێناوە. راپۆرتە مەیدانیەکان و ئامارە ڕەسمیەکان ئەومان پێڵەن کە هێرشێکی زۆر کراوەتە سەر هەرێمی کوردستان سەر ڕاگەاندنی ئاگربەستیش لە دوای شەڕی ئیسرائیل و ئێران و ئەمریکا کە ئەتوانین بڵێن 48 هێرشی درۆنی و ساڵوخی کراوەتە سەر هەرێمی کوردستان کە لە 7 ئەکاتە هەولێر کە لە ناوچەی کۆیە و لە ناوچەکانی ترا لە ناوچەی بەحرکە و ئەمانەکە هەرێمی کوردستان کراوە. ئەمەش ئەوە ئەگەیەنێت کە ئێمە لە کاتی شەڕ و لە کاتی ئاگربەستیشە زەرەر و زیانمان پێ ئەگەیەنێ. هەرچەندە هەرێم بەردەوام جەختی لەوە کردووەتەوە کە بەشێک نییە لە شەڕی نێوان ئەمریکا و ئێران، بەڵام سەرباریەوەش ئێران بە درێژایی 40 ڕۆژی شەڕ هێرشی نیمچە بەردەوامی کردە سەر هەرێم و زیانی گیانی و مادی گەورەی لێکەوتەوە. هەرێم خۆی بە ڕێگەی فەرمی و بە ڕێگەی نافەرمی و فەرمی بە ئێرانی ود نابینە بەشێک لە شەڕەکە و بەشێکنی لەم ئاڵۆزیکە لە ناوچەکەیە هەرێم خۆی دوورە پەرێز کرد. وێڕای ئەم دوورە پەرێزیەش بەڵام هێشتا هێرشی درۆنی و هێرشی موشکی لەسەر هەرێم بەردەوام بوو. ئەمە پێمانەڵێ بە قۆناغی داهاتوو مەترسی جددی هەیە لەسەر هەرێم. لە دوای ئاگربەستیشەوە بە بێوەی هیچ پاساوێکە بێت هێرشەکان بۆ سەرکەمپەکانی ڕۆژهەڵات لە هەرێم بەردەوام بوون. تەنها لەو ماوەیەشدا زیاتر لە 50 هێرشی کردوتە سەر حزبێ کوردیەکانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان. ئەمریکا ئاگربەستی کردووە لەگەڵ کەنداوە لەگەڵ ئیسرائیلە لە هەموو شوێنەکانە، بەڵام بۆ سەر ئەو کەمپانە و بۆ لە سێدارەدانی ناڕەزایەتەکان و خەڵکی چالاکوان لە ناوخوا بەردەوامە. ئەمە پەیوەندی بەوە هەیە کە لە ڕاستیە ئەو قڵیەت و دوژمنایەتیە کە بەرامبەر بە کورد هەیەی. زۆرێک پێیان وایە هەر جۆرە ڕێکەوتنێک لە نێوان ئەمریکا و ئێران گەرمەرجی ڕاگررتنی هێرش و هەڕەشەکانی ئێرانی بۆ سەر وڵاتانی ناوچەکە تێدا نەبێت. هەواڵچێم ئێران دەستی واڵا دەبێت بۆ هێرش و شاری زیاتر بۆ سەر هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان لە مەترسێکی گەورایە، چونکە کوردستان هیچ کەس نییە دیفاعی لێ بکە بێ کەسە. ئابوووریەوە لە ناحەیە کورە بڵم چوزام هەموو لایەنێکەوە هەر میلەتەکە باجەکەیە. ئەم هەڕەشانەی دوایی ئێران نیگەرانی لە ئاستی سیاسی و کۆمەڵگەی بە دوای خۆی داهێناوە. چاودێران پێیان وایە گەر عێراق نەتوانێت سەروەری خاکەکەی بپارێزێت، دۆخەکە بەرەو خراپتر دەچێت. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.